بینرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتەوە کاتتان باش. سەی ئارمانم وە بەنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. ئێستا عەبدوڵای دارابی لەسەر خەتی سکایپە کەمێ لە پەیوەند بە خەتڵی یا فاجعەی کوشتنی فەرینازی خسروانی لەگەڵ یا قسە باسی بکەم و ماجراکە لەو بپرسم و دەبێت چی بکرێت. هەمووتان ئاگادارن کە فاجعەیەکی ئینسانی ڕووی داوە لە نەتیجەی یەکدەستی ساحەب هۆتێلی تارا لە شاری مەهاباد لەگەڵ مەئموورێکی ئیتلاعاتی جمهوری ئیسلامی. سەرنجتان بۆ ئەم پیرۆژە ڕائکێشم. عەبدوڵای دارابی زۆر سپاس بۆ بەشداری لە بەرنامەی ئەمڕۆ. زۆر سپاس دەکەم لە تۆ و لە هەموو بینەرانی خۆشەویست. حەزم کرد لە زمانی تۆ وەک دەبیری کومیتەی کوردستانی حیزبی حکومەتیست ببیستم ماجرا چیە لە مەهاباد کە بۆتە باعەسیەوەی کە توغیانێکی وەسێ هەڵچوونێکی جەماوەری بەربڵاو کە هەزاران هەزار نەفەر ڕژاونەتە خیابانەکان و لە دوێنێکەوە یعنی واتە لە ڕۆژی پێنجشەمەوە کولی شاری مەهابادی لەبەرگرتووە و شارەکانی کەش هەروەها زەمزەمەی ناڕزایەتی هەیە. بەڵێ من پێش هەموو شتێ پرسە و سەرخۆشی خۆم لە کەسوکاری فەرنیازی خسروانی ڕاگەین و پڕ بە دڵە غەم و ناڕەحەتی ئەم فاجعە گەورە من لەگەڵم خانەوادەوە لەگەڵ هەموو ئینسانهای ئازادیخواز و بەرابەری تەڵەب لە کوردستان و لە سەطحی ئێرانە من شەریک و خۆم بە شەریکە زانم و هیوادارم ئەم حرەکەتە کە دەستی پێکردەوە هەروەها تۆیشی شارۆ پێکرد بتوانێت جوابێکی مناسب و شایستەی ئەم تراژدی هەوڵناکە کە ڕووی داوە لەلایەن جمهوری ئیسلامی و بدرێتەوە. بەڵێ ئێمە لە ماوەی سێ ڕۆژی ڕابردووە لە دوو ئیتلاعیەی کومیتەی کوردستان بە ئیزافەی چەندین خەبەری پەیدەرپەی ئەم مەسەلەمان تەعقیب کردووە و داوامان کردووە لە خەڵکی مەهاباد و داوامان کردووە لە خەڵکی کوردستان کە بەرەوپیری ئەم حرەکەتە بچن و جمهوری ئیسلامی وڵامێکی وای بدەنەوە کە جارێکی جمهوری ئیسلامی نەتوانێت لەم فاجعە گەورانە لە کوردستان تکرار کاتەوە. بەڵێ خەڵکی مەهاباد دوێنێ خۆشبەختانە بەرەوپیری ئەم فراخانە و هەموو فراخانە کە تا ئێستا دراوە لەلایەن خودی خەڵکەکەەوە لەلایەن هەموو ئازادی خوازان لە سەحی کوردستانەوە توانیان جوابێکی مناسب بەم وەزعیەتە بدنەوە و بڕۆن ئەو قەتڵگا کە فەرنیازێک کە دوای دوودەها کار و کۆشش و فعالیەت و دەرس خۆندن بڕوات لەوێ ئەمراری مەعاش بکات ببێ بە قەتڵگای وەوەن ئەو قەتڵگایانە سووتان و وەلەگەل هەموو ئەو کەسانە کە حراستیان نەکرد ئەو مەئمورە ئینسان کوژانەی جمهوری ئیسلامی کە حراستیان کرد لەم هۆتلە و لەم قەتڵگا دەرگیر بن و بەداخەوە لە سەری ئەم دەرگیری و ئەم هێرشەکە هێزەکانی جمهوری ئیسلامی کردوانە بەپێی ئەو خەبەرانەی کە ئێمە گەیشتووە یەک دوو کەس کوژراون و تعدادێکی بریندار بوون کە ئێمە سەرخۆشی خۆشمان بۆ ئەو کەسانەی کە لەم ڕووداوا کوژراون دەرئەبڕین و هیواداری نەم حرەکەتە لەلایەن خەڵکی ماباقی شارەکانی دیکەی کوردستانەوە وڵامێکی مثبت و شایستە و دەرخۆری ئەم حرەکەتە کە خەڵکی مەهاباد دەستی پێکردە بدرێتەوە. بۆیە ئێمە هەم لە خەڵکی مەهاباد داوامان کردووە و هەم لە خەڵکی تەواوی شارەکانی کوردستان و حتا لە خەڵکی ئێران داوامان کردووە کە ئەم حرەکەتەی ڕژیم ئەم حرەکەتە کە جمهوری ئیسلامی 37 ساڵە درێژەیەدا دژ بە ژنان دژ بە هەموو ئینسانێکی شەرافەتمەند ئەکوژێ ئەبڕێت برسی نگایێت و تەلاشەکە کە خەڵک سکوتکەن سکوتی مطلقن بۆ ئەوەکەوان بتوانن بەغارەت و چەپاوەری ئەم جامعەدا مەبدەن ئەم حرەکەتە جواب درێتەوە. جا بۆیە هەر لێرەوە وێرای دەستخۆشی وتن بە خەڵکی مەهاباد و بە هەموو گەنجان و جوانانی ئازادی خواز کە دوێنێکی قارەمانانە لە بەرابەر هێزەکانی ڕژیمە توانیانەوە هۆتلە تێک بدەن و بیسووتێنن داوا ئەکەین لە هەموو خەڵکی ماباقی شارەکانی دیکەش بێن بەرەوپیری ئەم شتە حمایەتی معنەوی لێ بکەن حمایەتی هەمە جانبەی لێ بکەن و برژەنە شەقامەکان و نێڵن ئەم دەنگەکە بەرز بووەتەوە خامۆش بێت و بە نەتیجە نەگا و ماحەسەڵی نەبێت. بۆ ئێمە لە ماوەی سێ ڕۆژی ڕابردووەم کارەمان کردەوە و ئەمەش دیسانەوە درێژە دەین. عەبدوڵای دارابی کوردستان تایبەتمەندیەکی هەیە لە دژایەتی لەگەڵ جمهوری ئیسلامی
لە خەباتی چەکدارانەوە بگرێت تا خەباتی جەماوەری تا کۆچی مەریوان تا ئەترازات و تووڕەیی و مانگرتنی گشتی چ لە ساڵی 62ەوە ئەم ئەترازاتە هەمیشە و دایم بەم شێوە بووە. مەسەڵەن هەر لە شاری مەهابادا دوای کوشتنی 59 نەفەر مانگرتنێکی سەراسەری ڕوویدا لە هەموو کوردستان. ئێستا با تۆجب بەم حرەکەتە دزێوەی کە کردویانەوە ئەم هەموو قین و تووڕەیی خەڵکی کوردستان ئایا مەجای ئەوە هەیە ئیمکانی ئەوە هەیە کە فعالینی سیاسی بزوتنەوەیەکی جەماوەری گشتی لە هەموو کوردستان پێبێنە کە بتوانن وەڵامێکی دەدانشکێن بدەن بە جمهوری ئیسلامی کە بڵێن ئامرینی ئەم تاوانە ئەبێ سزا بدرێت؟ هەروەکو خۆی ئیشارە پێکرد پرۆسەی ئەتراز و مۆبارەزاتی خەڵک لە ماوەی 37 ساڵی ڕابردووە کە جمهوری ئیسلامی هاتۆتە سەرکار تا ئەمڕۆ خەڵکی کوردستان و لە پێشەوەی هەموو کرێکاران و زەحمەتکێشان لەگەڵ ما باقی خەڵکی ئێرانە بربەرەکانیان کردووە لەگەڵ ڕژیمێکە کە پیان تەحمیل کراوە دەقیقەن وەختە تماشا ئەم تاریخەکەی ئەبینی لە ئیدامە ئەم تاریخە پێشڕەوی خەڵک تعاقلی خەڵک پوختەیی خەڵک و خاراوبوونی خەڵک بەباشی ئەبینرێ. ئەمە نیشانەیە ئەوەیە کە خەڵک لە ماوەی 37 ساڵی ڕابردن نەتەنیا تەسلیم نەبووە بەڵکو تەسلیمی ئەم ڕژیمە نەبووە، تەسلیمی کوشت و کوشتار و فەقر و فەلاکەت و نامەتی و ڕۆژڕۆشیەکە ئەم ڕژیمە حاکمی کردو بەسەر خەڵکان نەبووە، بەڵکو خوازیاری سەرنگونی کاملی ئەم ڕژیمەن و تەلاش ئەکەن وردە وردە ڕێگە هەموارکەن و ڕێگە سافکەن بۆ ئەوە کە بتوانن ئەو شتە کە تۆ باسی دەکرد یانە کار بگایە بەو شوێنە کە ئەم ڕژیمە لە ئەلیکەی قودرەت کەش نەخوارەوە و تەخت و تاراجی لە یەک بدەنەوە. حەقیقەت ئەوەیە کە ئایا ئەمە ئەتوانێت ببێت بەوە کە گۆستەرش بزێنێت؟ من ناتوانم ئەم جواب بەڵام قسەکەی من ئەوەیە کە پرۆسەی حرەکەتی و اعتراضی و تقابلی ڕۆژمەڕەی کرێکاران و خەڵکی سەرتاسەری ئێران و خەڵکی کوردستان و بە تایبەت وەکو خۆت ئیشارە پێکرد بەهۆی ئەو تایبەتمەندیەوە کە تۆ ئیشارە پێکرد نیشان ئەدا کە خەڵک خەریکن ڕێگە خۆشەکەن بۆ ئەوە کە وردە وردە جوابی هەموو ئەو کردەوارە کە جمهوری ئیسلامی تیا شکستی خواتەوە لە کوشتار و کوشتن و بڕین و تەعەڕوض و دەستێژی بۆ سەر ژنان و منداڵان و غیرە خەریکن جواب بەمانەدەن و خۆیان تەیارەکەن خۆیان ئامادەیەکەن بۆ ئەوە کە ئاخرین وڵامی پێ بدەنەوە. ئێمە داواکەین ئەم حرەکەتە بکەن بە حرەکەتێکی گەورە بۆ ئەوە کە ڕژیمی جمهوری ئیسلامی لە کوردستان جارێکی تر دەستبەرز نەکاتەوە بۆ معتەرزینی ئازادیخواز لە نێو شەقام و شارەکانەوە بیان کوژێت، ئازاری بیانگرن و شکنجە و ئازاریان بدەن. ئەمە لەلایەکۆ محاکمە و دەستگیری و محاکمەی تەواوی ئەو قاتڵانە، تەواوی ئەو دەسیسە چیانە، ئەو تەوتە ئەگەرانە بەتایبەت لەم هۆتێلان لە هۆتل تارای مەهاباتە کردویانە و کردیان هۆتلێکیان کە بە قەتڵگای ئەو خەڵکەوە ئەبێ و هۆتلە وێران کەن بە یەکجارین نەیهێڵن وە خوازیاری ئەوەش بن کە ئەو دەسیسە چی و قاتڵانەش بگرن و هەروەها قاتڵانی معتەرزینی دوێنێش هەر بەم چەشنە کێشنە پای محاکمە و کارێکن بە ڕژیم و پاشکشەیەکی وای پێ بکەن کە بتوانن لە سیاسەتهایەکی معەن وەکو کوشتن و بڕین و اختناق و خەفەقان پاشکشەی پێکەن. ئەم سەنگەرە سەنگەرێکی محکەمە، ئەم سەنگەرە بە معنای بەرەو پێشچوون و هەموارکردنی ڕێگا بۆ سەرنگونی جمهوری ئیسلامیە. ئەم وڵامە ئێمە انتظارمانەیە خەڵکی کوردستان نەتەنیا خەڵکی مەهاباد، خەڵکی کوردستان بێن بە هاواری خەڵکی مەهاباتەوە بتوان ئەم ڕێگا هەموارکەن بۆ ئەم خاستە واقعی و ئەسلیەکە خەڵکی ئێران و بەتایبەت خەڵکی کوردستان هەستیان. عەبدوڵڵا دارەبی من لە پێشتریش شاهدیەوە بووین کە بە بۆنەی مەرگی شوانەی قادری حرکەتێکی گشتی سەراسەری کرا لە کوردستانە. فعالینی سیاسی، فعالینی ئەحزابی سیاسی و جەراناتی مەدەنی و اجتماعی توانیان زنجیرەیەک لە شەبەکەیەک بۆ وجود بێنن کە بتوانن ڕابەری ئەم حرەکەتە بکەن. ئایا ئێستاش زمینەی ئەمە هەیە و وەکو دەبیری کۆمیتەی کوردستان قسە چی بۆ فعالینی حیزبی و فعالینی مەدەنی لە کوردستان؟ ئەگەر ئەم کارە نەکرێت بە نەزەرم مقەسری ئەسلی خودی ئەحزابە و خودی ئەو ڕێکخراوانن کە پەرچەمداری تەحەڕک و بەرەو پێشبینی ئاعترازاتن لە کوردستان، وەگەرنا لە بەتنی جامعە لە نێو کۆمەڵگا لە نێو مەحەلی کار و ژیانە اعتراض و مبارزاتی ڕۆژمەڕە دژ بە ڕژیم و دژ بە هەموو سیاسەتەکانی ڕژیم مەوجودە. بۆیە
ئەمە انتظارێکی واقعیە کە تۆ لێرە لە من وەکو کەسێکە کە یەکێ لە ئەعزای ڕاهبەری حەزبی حکومەتیستم ئەم تەوەقوع بەیان کەی و ئێمەش هەر لێرەوە نەتەنیا لە هەموو کادر و ڕاهبەران و ئاعزای خۆمان چ لە داخڵ و چ لە خارج داوا بکەین و بەم کەمپە بەم کەمپە متحرکە کە دەستی پێکردو عەلیە جمهوری ئیسلامی پەیوەست ببین و تەواوی تەلاشی خۆمانکەم بەڵکو من هەر لێرەوە لەلایەن حەزبەوە داواکەم لە خەڵکی کوردستان داواکەم لە فعالین لە ڕاهبەرانی فعالین جنبشای معین و مشخص ڕاهبەرانی و لە ڕاستەوە ڕاهبەرانی کارگەری بێنە مەیدان و ئەم دەستدرێژی ڕژیمە بکەن بە نقطة عطفێک بۆ ئەوە کە جمهوری ئیسلامی نەتوانێت جارێکی تر لەم چەشنە لەم چەشنە دەستدرێژی و کوشتن و بڕینە بە ئاشکرا درێژە پێ بە ئەم سیاسەتە پاشە کتێککردنی ڕژیم بەم لەم چوارچێوە بەنظەم مەسەلەیەکی مهمە بەڵێ ئەبێ خەڵکی کوردستان و ئەبێ فعالین ڕاهبەران و هەموو ئەو کەسانەی کە ئەتوانن دەستی خەڵک بنێنە نێو دەستی یەک بۆەوە کە دژایەتی سیاسی و اجتماعی و کۆمەڵاتی خۆیان بەرامبەر بە جمهوری ئیسلامی دەست ببڕن بەرەزە من ئەمرێکی واقعی ئەبێ ئەمە اتفاقە نەتەنیا لە ساڵهای پێش و باشتر بەڵکو بە شێوەیە کە ئەمڕۆ خەڵکی ئێران و خەڵکی کوردستان پێویستیانە بیبەنە پێشەوە میدوارم ئەم اتفاقە سەر بگرێت ئەحزاب بێنە پێشەوە فعالین و ڕاهبەرانی کارگەری و مەدەنی و اجتماعی بێنە پێشەوە و دەست بنێنێ و دەستی خەڵک بنێنێ و دەستی یەک و بتوانم ئەترازەتەی داوام بن ئەگەر ئەم اتفاقە وا ڕوونەدا بە نەزەر من خەڵک زاریتیاکە خەڵک ئەبێت جارێکی تر و جارەکانی دیکەش منتەزریەوە بن کە ڕۆڵەکانیان بن بە قوربانی جمهوری ئیسلامی ئەم کچە ڕۆژ 16 ساڵ تەحسیلی کردبەوە کە بێت ژیانێکی خۆش و بەختەوەرانەی بێ بەڵام ئەو شوێنکارەی کە ئەم هۆتلتارا بوو بە قەتڵگای جا بۆیە ئەمە ئەتوانێت بەدەیان و بە سەدان نمونە تا حاکمیەتی جمهوری ئیسلامی بەرقەرار بێت تکرارەوە بێ ئەشە بەری ئەمانە بگری ئەم ڕێگا هەموارکەی بۆەوە کە ئەم ڕژیمە لە سەرتاسەری ئێران لاچێ بۆیە ئەم دەنگە ئەم خواستە ئەم داخوازی تەنیا خەڵکی شاری مەهاباد نییە تەواوی خەڵکی کوردستان لەما شەریکن و تەواوی خەڵکی ئێران لەما شەریکن دەستدرێژی بۆ سەر ژن کوشتن بڕین ئەعدام برسێتی خەفەقان هەموو ئەمانە ئەو خواستە مشترەکانن کە خەڵکی ئێرانەشێ بەرەوپیری بچن ئێمە بە سامی خۆمان داواکەن لە خەڵکی کوردستان بێنە مەیدان بچن بە هاواری بەرەوپیری ئەم ئەعترازەی خەڵکی مەهاباتەوە بتوان لە شارەکان خۆشیان ئەم ئەعتراز و مبارزاتە کە دەستی پێ و گوستەریشی بن بە چەشنێکە کە ڕژیم بە تەواو مەعنا بتوانێت پاشەکشێ بکە عەبدوڵڵا دیارابیەوە پرسیاریاکە تکایە تۆزە کورد وەڵام بدەرەوە ببوورە ئێستا جمهوری ئیسلامی وەکو ماڵێکی بریندار وایە بەتایبەت لە شاری مەهاباد کە تووشی ئەوە هەڵچوونێکی جەماوەری بووە و دەستی کرۆ بەگرتنی خەڵکێکی زۆر و ڕەنگە لە ڕۆژەکانی داهاتووە دووبارە کەسانێکی زیاتر بگرێ بۆ ئەوەی ئەم حرەکەتەی جمهوری ئیسلامی بەرپەرش بدرێتەوە و دەستی ڕابگیرێ لەوەی کە کەس نەتوانێ بگرێ چی پێویستە بکرێت بە بڕوای من تاقە ڕێگەی ئەوەیە کە خەڵک بە شێوەی جەماوەری برژێن لە نێو شەقامەکان چون دادگا بردن و دادگایکردنی خەڵک پەرەدا بە دەستگیری و بە معزیەت و ئازاری خەڵک و بەتایبەت جەوانان بۆیە خەڵکە بێت لە ماوەی 37 ساڵی ڕابردوو ئەمە بەباشی فێر بوو بێ و فێر بووە کە هەرچی کە جمهوری ئیسلامی هێرشەکە ئەگەر جوابی متقابل بە شێوەی دەست جەمعی بە شێوەی متحد متشکل بدرێتەوە هەم زندانیەکانیان ئەوانەی کە دەستگیر کراون ئازاد ئەبن و هەم ڕژیم پاشەکشەیەکە لەوە کە بە مێلی خۆی و بە هەست و توانایی خۆی دەستکا بە کوشتن بڕین ئازادی دەستگیرکراوەکانی مەهاباد لە گرەوی تەجەمعی ئەعترازی متشکل و سازمانیافتەی ما باقی شارەکانی دیکەی کوردستانەوەیە جا بۆیە ئەمە داواکەین لە خەڵک بەم چەشنە ئەبێ حرەکەتکەن بۆ ئەوە کە مەجالیان بە ڕژیم کە زیاتر بگرێ و مەجال نەدەن بە ڕژیم کە دەستگیرکراوەکان لە زندان بێڵێتەوە زۆر سپاس دەکەم عەبدوڵڵا دیاراوی بۆی کە بەژاری کرد لەم توێژەیە منی زۆر سپاسیەوە و سپاسی هەموو بینەرانی خۆشەویستەکەمەوە بە هیوایین کە ئەم شتەکە لێرە ئیشارەمان پێکرد ئەم اتفاقە ڕوو بدات دژ بە جمهوری ئیسلامی سپاس بینەرانی خۆشەویست توێژی من تانەبیست لەگەڵ عەبدوڵڵا دیاراوی هەروەکو ئەو باسی کرد چاوەڕوانی واکێ هەموو بەشەکانی تری کوردستان حتا لە ئێرانەوە لە شارەکانی ئێرانەوە
بەهانەی خەڵکی مەهاباد بچن تاوەی جمهوری ئیسلامی کە وەکو مارێکی برینداری لات و ئێستا نەتوانێت دەست بەرز کاتەوە لەسەر خەڵکەکی زیاتر و چالاکانی ئەم حرەکەتە بگیرێت بەڵکو لە هەموو شارەکان ناڕزایەتی و ئەتراز بەرامبەر بە وەحشیگەری جمهوری ئیسلامی دەستدرێژی بۆ سەر فەرینازی خسرۆوانی و لە داهاتووشە هەتا لەم چەشنە کردەوانە بتوانین نیشان بدەین لەگەڵمان بێت.